خۆ لە ناوبردن لەلایەن کەسانێک کۆ ڕوودەدات کە جاهل و نەزانن بەرامبەر شریعەتی خۆی رب العالمین یاخود جاهلن بەو عقوبەتە سەختانەی کە لە قیامەتدا دانراوە بۆ خۆکوژ و ئەو کەسێک کە خۆی دەکوژێت یا باوەڕی بە ڕۆژی دوایی نییە یا یەقینی لاوازە و ئیمانی لاوازە شەیطان فێڕی لێکردوون و هەڵی خەڵەتاندوون بەو کارە ڕزگارە دەبێ خۆ لە ناوبەرە یا کەوتونەتە ناو مەعسیەتێکەوە ناو بێئاگاییەکەوە ئەوەندە لە خوا دوورن لەذەتی ئیمانی نەچەشتووە خۆشی ئیمانی نەچەشتووە بەهۆی عیشقەوە بەهۆی پەیوەندی حەرامەوە تووشی تاوانی وەها بوون کە مەرامەکەیان نایەتە دی خۆیان لەناو دەبن یا تووشی معاملەی حەرام بوونە دەستان لە ڕیبایە سوور بووە لە غش و فێڵە سوور بووە لە نەتیجەی فێڵیان لە نەتیجەی معاملەی حەرامیان ماڵی لە ناو بردووە دەسمایەکە و سەرمایەکان فەوتاوە ئیفلاسیان هێناوە تیاچوون تحملی ئەو سەدمەیە ناکەن ئەجر خۆیان دەکوژن لە سەرەتادا ئیسلام بە توی گوتووە معاملەی حەرام مەکە کاری حەرام مەکە شتی نابەجێ مەکە تۆ بەردەوام دەبێت سەر ئەو خراپانە لەسەرت کەڵک دەبێت وەختی ئەزانی زۆر تاوانبار بوویت وەختی ئەزانی ئیفلاست هێناوە و سوال دەکەی ئەو دەوڵەمەندی کە هەت بوو نەما بەهۆی معاملەی ڕیباوە تحملی ئەو ناڕەحەتیە ناکات تحملی ئەو سەدمەیە ناکە جاران لەکوێ بووم ئێستا لەکوێ خەڵک خێرم پێکاو زەکاتم دەداتێ پەنا دەبات بەر خۆکوژن خۆی دەکوژێ و خۆی هەڵەواسێ لە قەنارەی خۆی ئەخینچێنێت نعوذ بالله یاخود تووشی تاوانی وها ناشرین بوونە ئابڕوویان چۆ و فەضح بوونە ئەیانێ بە حسابی خۆیان لەو خزی و عار و تەریقی خۆیان ڕزگارکەن خەڵک باسییان نەکا پەنا دەبەنە بەر خۆکوشتن چەندەها مشکلی تریش هەیە پێویست ناکە باسیکەین ئەو کەسەی کەوا خۆی لە ناو دەبا بە خنکاندن بێ بە خۆسووتاندن بێ یا بە هەر ئامێرێکی تر بێ خۆی دەکوژێت ئەوە با لە قۆڵ و باڵە بە قووت بێ با لە جسم و لاشەیە گەورە بێ بەڵام ئیرادی زۆر لاوازە لاشەیەکی زل ناخێکی پووک لە ئیرادەی لاوازە ترسنۆک و جەبان لە کاتی ڕوبەڕووبوون و ئەزماتەکان چونکی پیاوی بەهێز و پیاوی ئیرادە بەهێز سەبری هەیە و تەحملی هەیە و لە ئاستی ئەزماتەکان با نەخۆش بێ و نەخۆش درێژخایەن با هەژار و ماندوو بێ با خەفەتبار و ئازاری هەبێت ئەزانێ دنیا ئەبڕێتەوە ئەزانێ لە دوای ئەم قورسایی خۆشی دێ و فەڕەح دێت تەحمل دەگا دان بەخۆیان دەگرێ ئەجری لای خۆی گەورە میهرەبان زۆرە خوا پاداشی دەداتەوە لە دنیاشدا بەڵاکی لەسەر لا ئەچێت عمری تەواو دەبێت بەڵام ئەو کەسەی تر با لە لاشە زر بێ و قۆڵ و باڵی ئەستور بێ جەبانە و لە ئاستی ئەزماتەکان ڕادەکات